خۆشەویستانم ئەو کاتتان شاد بەڵێن ساڵح بەرنامەی ژمارە 102 کورت کۆنێکشنتان پێشکەش دەکا لە بری هاوکارم دەخیلی شەمۆ تا ئەو کاتەی دەگەڕێتەوە. ئازیزانم لەم بەرنمەیەدا ژمارەیە بابەتی جۆرا و جۆرتان بۆ ئامادەکراوە. یەکێک لەوانە مەسلەی کەوتنی ڕژێمەکەی سەدام حوسێنە 11 ساڵ لەمەوبەر. هەروەها سەرۆک ئۆباما باس لە مەسلەی یەکسانی دەکا لە پێدانی موچەدا بە بێلەوەش قەیرانی سووریا و جەنگاوەرانی بیانیش بابەتێکی تری بەرنامەی ئەمڕۆی کورت کۆنێکشنە. بەڵام سەرەتاوەکە بجارێک دەگەڕین بەناو هەواڵەکانی جیهاندا. سەرۆکی کاتی ئۆکرانیا ئۆلێکزاندەر تۆچیانۆڤ پەیمان دەدا لێبوردنی گشتی ئەو خۆپیشاندەرانەی لە ئەنگلی رووسیا بگرێتەوە ئەگەر چەکەکانیان دابنێن و ئەو گەمارۆیانش هەڵگرن کە خستویانەتە سەر باڵەخانەکانی حکوومەت لە دوو شاری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. سەرۆک ئۆباما پەیمانی داوا هەوڵەکان چ بکاتەوە بۆ بەدەستێنانی ئەو پشتیوانیە زۆرەی داوا دەکرێت بۆ هێزە سەربازیەکانی ئەمریکا و جەنگاوەرە دێرینەکان. ئەم ڕاگەیاندنەی سەرۆک ئۆباما لە میانەی بەشداریکردنی بوو لە مەراسیمی یادکردنەوەی قوربانیانی بنکەی فۆرت هود لە ستانی تەکساس. پۆلیس لە ستانی پەنسیلڤانیا ناسنامەی نەوجەوانێکی تەمەن 16 ساڵیان ئاشکرا کردووە و گوناباریشیان کردووە بە بریندارکردنی 20 خوێندکاری خوێندنگە ئامادەییەکەی و هەروەهاش پاسەوانێکی ئاسایشی. دەسەڵاتداران دەڵێن ئەلێکس ڕایبڵ وەک کەسێکی سەرتەمەن 18 ساڵ بە 4 تاوانی هەوڵدان بۆ کوشتن و 21 تاوانی هێرشی خوێناوی گونابار کراوە. ئیتالیا دەڵێت 4000 کۆچبەری لە دەریای ناوەڕاست ڕزگار کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و داواش لە ئەوروپا دەکا یارمەتی زیاتری بۆ دابین بکە. وەزیری ناوخۆی ئیتالیا داوا لە یەکێتی ئەوروپا دەکات چاودێری زیاتری دەریاکان بکرێ و دەشڵێت تا ئێستا ئەو 10 ملیۆن دلاری خەرج کراوە بۆ چاودێریکردن ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. تەنها چەند کاتژمێرێک بەر لە گەڕانەوەی یۆنان بۆ بازاری دارایی جیهانی بۆمبێک لە دەرەوەی بانکی نێوەندی لە ئەتینا دەتەقێتەوە. پۆلیس دەڵێ ئەم تەقینەوەی ڕۆژی پێنجشەممە پەنجەرەکانی بانکی نێوەندی وڵاتەکەی شکان بوو و هیچ زیانێکی گیانی نەبووە. بینەرانی عزیز، بابەتی یەکەممان لە بەرنامەی ئەمڕۆی کورت کۆنێکشندا تایبەت دەبێت بە عێراق وەکەوتنی ڕژێمەکەی سەدام حوسێن لە پێش 11 ساڵ. 11 ساڵ لەمەوبەر هێزە نێونەتەوەیەکان بە سەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا گەیشت ناوشاری بەغدا و لە مەیدانی فیردەوسی ئەو شارەدا پەیکەرەکەی سەدام حوسێنیان شکان. ئەمەش ئاماژەیەک بوو بۆ هەموو جیهان کە ڕژێمی سەدام حوسێن کۆتایی پێهات. بەڵام پرسیارەکە لەوەدایە پاش 11 ساڵ ئایا عێراقیەکان توانیان ئەو عێراقە نوێ بنیاد بنێن کە باسییان دەکرد؟ ڤیان مەجید وەڵامی ئەم پرسیارانەمان دەداتەوە. کاک بڵێن لە ڕاستیە لە هەر وڵاتێک کە پرۆسی شەڕی تیا ڕوئەیات پاش فترێک ئیتر مەودای زەمەنی 10 ساڵ بە یا 5 ساڵ هەندێک وڵاتەیە خۆشبەختن لەوەی کە لە دوای یەک تێرمی هەڵبژاردن یان دوانی هەڵبژاردن ئەکەوێتە سەر سکەی خۆی هێواش یاواش پرۆسی دیموکراسیتیایە بە ئاراستی ئیجابیە ئەڕوا. بەڵام عێراق و هەندێک لە وڵاتانی تری شەرق لە وڵاتانن کە بەهۆی بوونی پێکاتەیەکی کۆمەڵایەتی زۆر ئاڵۆزکاوە بەهۆی ئەوەی کە ڕژێمی پێشوو ڕەگوڕیشەیەکی زۆر داکوتاری هەیە بە تەواوەتی توانیوێتی تەواوی شادەمانەکانی دەوڵەت لە ئەستۆی خۆی یاخود چۆنەڵێن بگرێتە باوەش بۆیە کارێکی ئاسان نابێ بۆ هێزەکانی دوای ئەو کە بتوانن بە تەواوەتی ڕەگوڕیشەی خۆیان یاخود ستانداردەکانی دەوڵەت لە خۆیانە بەرجەستە بکەن. جەنابەت دەڵی کارێکی ئاسان نابێ. 11 ساڵ بەس نییە بۆ ئەوەی کە بتوانرێ عێراق بکرێ بە عێراقێکی نوێ. ئەبوایە پێگەکانی دەوڵات سیستەمی دەوڵەتێک بە تەواوەتی دابەنسرایە لە ئێستا ئەگەر بەهاتایە و مەسەلەی شەڕی هێزەکانی پاژماوەی سەدام حوسێن لەگەڵ ئەوانی کە پیانەوتێ داعش ئێستا لە عێراقا شەڕەکەن ئەمانەش بمایە بەڵام وایە پایەکانی دەوڵەت بە تەواوەتی دامەزرایە. بەڵام من پێم وایە ئەو دیزاینە ئەو مۆدێلی کە بۆ حکومڕانی لە عێراقا دروستکراوە مۆدێلێکە لەگەڵ پێکاتی کلتوری و سیاسی و ئابووری عێراقا ناگونجێ. هۆکارەکە ئەوە نییە کە هێزەکان ناتەوان بەیەکەوە بەڵکو هۆکارەکە ئەوەیە لە ئەساسەوە لە بنەماوە سیستەمەکە سیستەمێکە بە عقلێتێکی ئەوروپی بە عقلێتێکی مۆدرن و ئەزموندار لە پرۆسی دیموکراسیە دروستکراوە. بۆیە نەتوانراوە وەکو پێویستە ئێستا ئەو مۆدێلە لەگەڵ پێکاتەی سیاسی و کلتوری و ئابووری و پێکاتەکانی تری کۆمەلگای عێراقیە بگونجێنرێت. ڤیان خان دواپرسیارم ئەوەیە چەند گەشببینی بەوەی لە ماوەی 11 ساڵی داهاتوودا عێراق ببێ بە عێراقێکی سەقامگیر، عێراقێک ببێ بەو عێراقەی کە پێش 11 ساڵ ئۆپۆزیسیۆنەکانی دوێنێ و فەرمانڕەواکانی ئەمڕۆ دایان خواست.
من پێم وایە لەبەر ئەوەی هەمیشە وەچە کۆنەکان کە بەشدار بوون لە مەسایلی خوێن ڕشتن و شەڕی ئیتر شەڕەکە حەق بوو بێنە حەق بە جۆرە لە جۆرەکان تۆزی ئەبستراکتیزمیان هەیە واتە مجەڕەدن لە مەسائیلی پێکەوەژ نیە بۆیان کە بتوانن دەستبەرداری ئەو هەموو دابوونەری کەلتوری کە لە پێش هاتنیان بۆ سەر حکومداری ببن بەڵام جیل بە دوای جیل مەسەلەی دیموکراسی ڕێگی زیاتردا ئەکوترێت لە نەوە تازەکانە بە تایبەتی لە ئێستاە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە مەسەلەی توانەسازی هەیە لە عێراقی شەمالێکی بۆ خۆی پرۆسەیەکی هەیە کە خەڵک ئەنێرێتە دەرەوە بۆ خوێندن ئەگەر بێت و یعنی من نامەوێت تەنها چۆنەڵی چاوم لەو دوو بەرنامەیەوە بێ بەڵام لە ئایندەیە ئەمانە ئەبنە سیاست مەدار لە وڵاتەکەیە لە ئایندەی نزیکە ئەمانە کە ئەگەڕێنەوە لەبەرەوەی زمان نەزان لەبەرەوەی دنیای دەروایان بینیوە لەبەرەوەی توانیمیانە بە جۆرە لە جۆرەکان ئیسفادە لە ئەزمموی خۆیان لەو ژیانی دەروی وڵاتە ببینن و خوێندنێکی بە نظامێکی ئەوروپی و ئەمریکی بینیبیانە بۆیە ئەتوانن باشتر بگەڕێنەوە ناو وڵاتەکە و خزمەت بکەن بەڵام بەڕاستی من پێت بەڵام کاک بڵێن لە 50 ساڵی ئایندەشە 11 ساڵ 50 ساڵ و 20 ساڵی ئایندەشە ڕەم بێ نەتوانین گەشتبینێکی تەواو لە عێراقا بەدی بێنین چونکە بڵێن و نەڵێن ئەم هێزانەی کە ئێستا هەن بەڕا کۆمەڵێشێت کە ئاسان نییە بتوانی دایان بڕی لە پرۆسی سیاسی لە عێراقا. دیانخان زۆر سپاسە دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆیەوەش سپاس بۆ بەرنامەکەتان. خۆشەویستانم لە ڕووداوەکانی عێراقەوە ڕوودەکەینە سووریا لەوێ هەروەکو زانراوە هەوڵە نێونەتەوەیەکان بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا سەریان نەگرتووە و شکستیان خواردووە شەڕ لە نێوان هێزدە سەربازیەکانی حکوومەتی سووریا وەسەر هەڵداواندا بەردەوامە بەڵام خاڵێک هەیە بۆتە جێی نیگەرانی ئەویش بوونی ئەو جەنگاوەرە بیانیانەیە کە لە نێو ڕیزەکانی ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریادان. بەرنامەی کورد کۆنێکشن راپۆرتێکی تایبەتی لەسەر ئەم دۆسەیە بۆ ئامادە کردوون. قەیرانی سووریا پێی ناوەتە چوارەم ساڵەوە و نەتەوە یەکگرتوەکانی ژوەهای مەزەندە کردووە زیاتر لە 100,000 کەس کوژرا بن. ڕژێمی سووریا لەسەر هەڵداوان دەدات. سەر هەڵداوانیش بە پشتیوانی زۆربەی خەڵکی وڵاتەکە و پشتیوانی دەرەچیەوە و هەروەهاش جەنگاوەرە بیانیەکانەوە شەڕی دژی بەشار ئەسەد دەکەن. بەگشتی خەڵکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بەڵام خەڵکی ئەوروپاییشیان تێدایە و کەمێکیشیان ئەمریکاییان. پاکستانیشیان تێدایە کێشەیەکی ترسناکە. هەرچەندە ئەو جەنگاوەرانە شەڕی دژی ڕژێمەکەی ئەسەد دەکەن بەڵام واشنگتن بە توندی ڕخنیان لێ دەگرێت بەهۆی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤەوە. دانیال دەڵێت جەنگاوەرە بیانیەکان جێی نیگرانیەکی زۆری ئەمریکان. ئاشکرایە بەشێک لە سووریە وەتە مۆڵگای تۆندڕەوان و ئەو شوێنانە وەک بنکەیەک بەکاردێنن بۆ هێڕشکردنە سەر ئەمریکا لە یەمان لە پاکستان و لە ئەفغانستانیش هەر ئەوها بووە. As has happened with Yemen, has happened with Pakistan, has happened with Afghanistan. پسپۆر دەڵێن زۆرێک لە سووریەکان دوودڵن لەوەی بچنە پاڵ هێزەکانی دژە ئەسەد بەهۆی ئەو جەنگاوەرە بیانیانەوە. پەرتەوازایی ناو هێزەکانی سەرهەڵداوان لە بەرژەوەندی ڕژێمەکەی ئەسەدە. The opposition that is fighting against the Assad regime. ئەو ئۆپۆزیسیۆنەی شەڕی ڕژێمەکەی ئەسەد دەکات پەرتەوازەیە و هەروادێ و زیاتریش پەرش و بڵاو دەبێت. نزیکەی 5,000 یەکەی شەڕکەر هەن بەبێ یەکگرتوویی زۆر سەختە هەڵمەتێکی سەرکەوتوو هەبێت. And so without the unification of the opposition fighters, it's very hard to mount a successful campaign. وتیوێژەکانی ئاشتی نێوان ڕژێمەکەی ئەسەد و هێزەکانی سەرهەڵداوان هیچ ئەنجامێکی پۆزتیڤیان نەبوو. چاودێر دەڵێن قەیرانی ئۆکرانیا هێندەی تر هیواکانی ڕەواندەوە بۆ گەیشتن بە چارەسەری ئاشتیانە. کاریگەری ڕەوشی کرێمە لەسەر سووریا ئەوەیە توانایی کارکردنی پێکەوەی رووسیا و ئەمریکا بنکۆڵ دەکات بۆ چارەسەری ئاشتیانە لە سووریا. قەیرانی سووریا بۆ تەمایی ئەوەی 2,500,000 سووریایی ببنە پەنابەر و پسپۆر دەڵێن چەندێک قەیرانی سووریا درێژە بچێشێت ئەوە هێندەی تر زیان لە ڕەوشی مرۆڤایەتی وڵاتەکە دەدات. حیدەرکەریم دەنجی ئەمریکا. ئازیزانم کۆبوونەوەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و زلهێزەکانی جیهان لەسەر بەرنامە ناوچەکەی تاران بەردەوامی هەیە لە هەفتەی ڕابردوودا بوو کۆبوونەوەی سێهەمیش کرا وەکو کاترین ئاشتن بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەیی یەکێتی ئەوروپا دەڵێت ئەم کۆبوونەوانە درێژەیان دەبێت و لە مانگی 5دا قۆناغێکی نوێ بەخۆیەوە دەبینێت.
شاندی ئێرانی و شاندی زلهێزەکانی جیهان بۆ سێهەمجار کۆبوونەوە بە مەبەستی گەڵاڵەکردنی ڕێککەوتنی کۆتایی و دڵنیابوون لەوەی بەرنامە ناوچەکەی ئێران ئاشتیانەیە. بەر لە کۆبوونەوەکە محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بە تەلەڤیزیۆنی ئێرانی گوت وەها چاوەڕوان دەکات لەم هەفتەیەدا دەست بکرێت بە داڕشتنی بەندەکانی ڕێککەوتنی کۆتایی، بەڵام دەژڵێت هێشتا زۆر شت هەن دەبێت وتووێژیان لەسەر بکرێت. جارێکی تریش بە هەموو دۆسەکاندا دەچینەوە هەندێک دۆسێ هەن یەک جاریش چێ باز نەکراون لەوانە سەرپەرشتی بەرنامە ناوچەکەی ئێران، هەندێک دۆسەی تر هەن باز کراون بەڵام یەکلا نەکراونەتەوە. زەریف و هەروەها کاترین ئاشتن بەڕێبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا سەرۆکایەتی یەکەم دانیشتنی گەڕی سێهەمی ئەم وتوێژانەی ڕۆژی سێشەمەیان لە ڤیەننا کرد. هەردوو لای بەشدار دەخوازن تا کۆتایی مانگی حوت بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی لەسەر بنچینەی ئەو ڕێکەوتنەکاتیەی پێشتر مۆرکرابوو. بەپێی ئەو ڕێکەوتنەکاتیە ئێران قایل بووە بە دەستبەرداربوون لە بەشێک لە جم و جۆڵە هەستیارەکانی بەرنامە ناوچەکەی و لە بەرامبەریشیدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، بریتانیا، چین، فەڕەنسا، رووسیا و هەروەها ئەڵمانیاش بە ئاستێکی سنووردار سزا سەپێنراوەکانی سەر ئێران هێور دەکەنەوە. مۆحتەبەر شێروانی دەنگی ئەمریکا. نێرانی عزیز هەروەکو هەموو ئاگادارین پارتی داد و گەشەپێدان لە تورکیا توانی هەڵبژاردننی شارەوانیەکان لە وڵاتەکەدا بباتەوە. بەلای زۆرێک لە چاودێرەوە بردنەوەی ئەم هەڵبژاردنە شتێکی ئاسایی بووە. بۆ ئاسایی بووە و یەکێ لەو پرسیارانەی تریش کە هەمانەوە ڕوبەڕووی نووسەر و ڕۆژنامەوان شوان حەمەی دەکەینەوە بریتێ لەوەی ئایا پارتی داد و گەشەپێدان کە سەرکەوتنی بەدەستێناوە لە هەڵبژاردنەکاندا هیچ شتێکی هەبووە لە دەستی بدا؟ پارتی داد و گەشەپێدان سەرەتا لەسەر دەستی بەدەبە پارتە کوردیەکەی باکووری کوردستان زیاد لە 10 شارەوانی لەدەستدا و لەسەر ئاستی ناوخۆش ئەوەی کە لە حەڤەی دیسەمبەرە ڕوویدا و تۆمارە دەنگەکان کاریگەری لەسەر ئاستی ئەخلاقی و سیاسی ئەک پارتی و ئەردوغاندانا و لەسەر ئاستی نێودەوڵەتیش داخستنی یوتوب و پێگەی هەڕەشەکردن لە داخستنی یوتوب و داخستنی تویتەر بەڕاستی تا ئاستێکی زۆر کاریگەری لەسەر ئۆتۆریتە یا گرنگی شخصیەتی ئەردوغان و ئاکپارتیدانە لەلای ئەوروپی و لەلای ئەمریکەکان. بۆ پارتە سیکولارەکان ناتوانن بەشداری لەو پێشە بڕچەیەدا بن یا خوشان بەشانی ئاکەپە ئەو پێشە بڕچەیە بکەن. ئەمە پەیوەندی بە سیاسەتەکانی ئاکەپەوە هەیە یاخو پەیوەندی بە خودی کۆمەلگای تورکیاوە هەیە کە پارتی داد و گەشەپێدانی زیاتر پێ قبوڵە وەک لە لایەنێکی سیکولار. بەتاکید ئەوەی دواسەرن زۆر ڕاستە لەبەرەوەی زۆرینەی لانی کەمێستر لە 145 دەنگدەران ئاک پارتیان قبوڵە لەبەر ئەوە شکا هێزە ئۆپۆزیسیۆنەکان مێژوویەکان هەیە لە سەرکوتکردن و لە سەرکوتکردنی ئیسلامیەکان و لە سەرکوتکردنی کورد و ئەو سکەنداڵانەی کە بۆ نمونە دیریز بایکاڵ یەکێک لە سەرکردەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن ئەوەی تۆمارێکی ئابروبەری ڤیدیۆیی بڵاو بوانێ بۆیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەو تواناییان نییە ڕکابەتی ئاک پارتی بکەن و ئاک پارتیش بە جۆرە لە جۆرەکان خزمەتی شارەوانیەکانی کردووە و بەڵگەش ئەوەیە کە لەسەر ئاستی شارەوانیە نیسبەتی لە 108 دەنگی زیاتری بەنسبەت 2009 هێنا ئابژاردەکانی 2009 بەڕای جەناب فەتحوڵا گوڵان پاش ئەو هەوڵانەی کە دای لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا و ئاشکراکردنی دۆسەکانی گەندەڵی وەکو دەگوترێ لە تورکیادا و ئێستا بڵین ئەردۆغان و پارتیەکەی سەرکەوتنێکی ئاوا بەرچاویان بەدەستێناوە پێ دوایە گولەن واز لەو هەڵوێستانی بێنێ؟ نابەتاکید کێشەی گولەن و کێشەی ئەردۆغان یا زوتنەوەی خزمەت و ئاک پارتی کێشەی پێش هەڵبژاردنەکانە و گرنگترین ڕوبەڕووبوونەوە یا گرنگترین کار لە ئایندەیە بۆ ئاک پارتی بۆ ئەردۆغان ئەوەیە کە لەسەر ئاستی دادگا کە گولەنیەکان دەستیان تێوەرداوە و لەسەر ئاستی سوپا و لەسەر ئاستی دەستگاکانی ئاسایش لەسەر ئەمسی ئاستە کارکە بۆی پاشەکشەیەکی ڕاستەقینە بە گولەنەکان کە بە گوێرەی زانیاریەکان لە سێشەمەی ڕابردووە توانیان 6 سەرکردەی یا 6 کەسایەتی ئاسایشی سەر بە دەستگای ئاسایش دەستگیر بکەن کە دەستیان هەبووە لە تۆمارە دەنگەکانە. لە لایەکی کەشەوانێ چەند دانوستانی نێوان حکوومەتی تورکی و دەوڵەتی تورکی لەگەڵ کووردا بەرەو پێش بچێ بە بڕای من هێندەی تر گولەنەکان پاشەکشەیان پێکرێت. بۆیە گرەوکردن لەسەر چارەسەرکردنی کێشەی
لە تورکایە خاڵێکی زۆر سەرەکیە بێت و کاریگەری لەسەر هەموو تورکایە. باشە دوا پرسیارمەوەیە کاکە شوان بەڕای جەنابێ ئەم سەرکەوتنەی ئەردۆغان لە هەڵبژاردنەکاندا ئەو دەرفەتە ئەدا بە ئەردۆغان و بەلایەنەکەشی کە دۆسەی کورد زیاتر بەرەو پێشەوە بەرێ؟ بە بڕای من ئەگەر ئەردۆغان و ئاک پارتی بتوانن بۆ نمونە کێشەی گیراوەکان کە زیاتر لە 3000 گیراوی کەجەکە هەیە وەکو هەنگاوێک و پێم وایە داوایەکی کوردیشە لەوانە نزیکەی 200یان نەخۆشن 200 زیندانیان ئەگەر ئەو هەنگاوە بنێ و هەنگاوەکانی هەندێک دەستکاری تری یاسایی هەیە لە ڕێگەی پەرلەمانەوانێ بیکات پێم وایە جێگە و ڕێگەی بەڕێز ئەبڵا و جالان و ئەگەری ئازادکردنی ئەوانە هەمووی پێشڕەفتی باشە بێ بۆ بەهێزکردنی بڕوابوون بە دانوستان و بۆ چارەسەری یەکجاریتی لەبینی کورد و تورکارە تورکیا. کاکشوان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن. بینەرانی عزیز، سەرۆک ئۆباما بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ پێدانی موچەی یەکسان بە ژنان و پیاوان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. بۆ ئەم مەبەستەش مەراسیمێکی تایبەتی لە کۆشکی سپی ساز کرد تا سەرنجی زیاتر بەلای ئەم دۆسە گرنگە کۆمەڵایەتیەدا ڕابکێشێت. کۆچکا سپی لە واشنتۆنی سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما بویەرێکە لە دار خستبوو ji بۆ گۆبالێ بکشینە لەسەر وەکەویە دانەیە پەرا ji بۆ ژنان û li wir jî du belge imze kir di derbarî vê pirsgirêkê de. Di nava komeke jinên karkir de Serok Obama got cudayîya regezî di navbera jin û mêran de tiştekî rasteqîn e û şermezar e jî. îro jinekî Amerîkî serê saetekê 77 sent distîne. Dema zilam bi hemen karî $1 werdigirin. Ew 77 sent ji bo jinên reş û latînî hîn jî hindiktir e. Di sala 2014 de ev şerm e û tiştekî çewt e. Ew keşe ne tene mesela revabûnê ye. Ew her wiha problemeke malbatî û aboriyê jî ji ber ku jin nîvê kesên ku kar dikin pek dînin. Serok du belge imze kiribûn yek ji wan nahêle gotik gef li karmendê hikûmeta federal yên peymandar bibe dema got giftigoyê mafê keda xwe û ya din yekser ji bo Wizareta Kar ji bo karkerên peymendarên hikûmeta federal got zaneyariyên bijardinên wan bidin li gora cêwaziya reng û regezê. Yase nohatê giftegokirin li Kongresê ji bo gogilî li kampanyên got mafê keda jinan kêmtir didin ji ber cêwaziya regezê hesantir bibe. Partiya Serok ya Demokrat vê pirsgirêka cêwaziya regezî deh dide ji bo helbijartinên salê. Ajans Associated Press rapor kiribû gotkomarî di Kongresê de û bi piştgiriya grûpên biznesmanan ew yase li dema bijartinê red bikin li gorî texmînan di nava vê heftiyê de. Komariyan di sala 2012 de eynî tişt kiribûn û ew rawestan. ئازیزانم هەروە دێ و کێشەی ئۆکرانیا پەرەسەندنی زیاتر بەخۆ دەبینێ. هاوکاتی ئەوەی لایەنگرانی رووسیا لە ناو ئۆکرانیادا هەڵدەکوتنە سەر باڵەخانەکانی حکوومەت ئەمە نیگەرانیەکی نوێی هێناوەتە ئاراوە سەبارەت بەوەی کە مۆسکۆ دەخوازێ کۆنتڕۆڵێکی زیاتری ناوچەکە بکە. ئەم مەسەلەیە لە لای ناتۆوە لە ئەوروپا چۆن کەوتوتەوە بابەتی ئەم راپۆرتەیە کە ئێستا پێشکەشتان دەکرێت. لە هەفتەی ڕابردوودا رووسیا یەکەیەکی سەربازی خۆی لە سنووری ئۆکرانیا کەشاندەوە بۆ نیشاندانی وەکو دەگوترێت هێوەرکردنەوەی پێشیوەکان بەڵام دەیان هەزار سەرباز ماونەتەوە بوو وەک باز دەکرێت مانۆرێکی فەرمیانە وەلی ئەم جۆرە مانورانە دەشێت بە خێرایی بگۆڕدرن بۆ شێتی تر وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن. ئەو هێزە سەربازیانەی لە سنووری ڕۆژهەڵاتی یوکراینان زۆر گەورەن و تەواویش ئامادەن. بە بەراورد لەگەڵ ئەو هێزانەی رووسیا هێزەکانی ئۆکرانیا زۆر بچووکترە. هێزەکانی ناتۆ تا ئەندازەیەک دوورن وەک ئەوەی لە ئەڵمانیا هەیە و کاربەدەستان ئاشکرایان کردووە نایانەوێت بەهۆی کێشەی ئۆکرانیاوە بکەونە شەڕ لەگەڵ رووسیادا. ڕۆژهەڵاتی ئۆکرانیا کە دانیشتوەکەی بەنەژاد رووسیاییان ناوچەیەکی گەورەیە بەرگری لێکردنی قورسە. هەندێک لە پسپۆرانی کاروباری رووسیا پیان وانیە رووسیا بەم زوانە هێڕشی لەشکری بکات.
بۆ هێرشکردن پێویستت بە هێزێکی بێشماری سەربازی دەبێت ئەو جار دەتوانرێت بکرێت دەشێت دەست بگرێت بەسەر هەندێک ناوچە یوکراینە بەڵام ئاستەمە بتوانیت تێیدا بمێنێتەوە. سەرکردە لەشکریەکان لەو بڕواایەدان دەشێت رووسیا ڕوبەڕۆی سەختی ترش ببێتەوە لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا کە ڕێژەی رووسایی نەژادەکانی زۆر کەمترە بە بەراورد لەگەڵ هەرێمی کریمێدا. دەشێت شەڕی درێژخایانی گەلی یوکراینا ڕووبدات جمو جۆڵە گریلایەکان تێرۆریزم یان شتێک کە دژی داگیرکردنی لەشکری بێت لە مەودای درێژخایاندا. پێدەچێت کۆمەڵگای نێونەتەوەی سزا ئابوووریە سیاسیەکانی رووسیا زۆرتر بکات چۆنکە ئێستا لە ژێرباری ئەو ڕەخنەدایە کە سزاکان لاوازن بەڵام چاودێر دەڵێن ئەو سزایانە تا ئێستا زیانێدایان ملیۆن دۆلاری لە رووسیەدا بە و هەروەهاش ڕێگەریان بۆ هەنگاوەکانی زیاتری مۆسکۆی دروست کردووە. ئەو ڕۆشێنە ئابوووریەی لەلایەن ئەندامانی ناتۆوە گیراوەتە بەر زۆر کاریگەرترن وەک لە هەر سزا و یان هەنگاوی لەشکری. پسپۆر دەشڵێن دەشێت رووسیا بەبێ دەگیرکردنی ئۆکرانیا بە زۆرێک لە ئامانجەکانی خۆی بگات لەوانە لاوازکردنی کاریگەریەکانی حکوومەتی کیێڤ لە ڕۆژهەڵات یان ناوچەکە لە ڕۆی ئابوووریەوە پشت بە مۆسکۆ ببەستێت و هەروەهاش ناردنی پەیامێک بۆ ناتۆ کە تەنانەت بیریش لەوە نەکاتەوە هێزی خۆی لەسەر سنووری رووسیا دابنێت. جانی دیلان دەنگی ئەمریکا. عزیزانم دوار راپۆرتیشمان لە بەنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشنە راپۆرتێکی زانستیە فڕۆکەوانێک لە وڵاتی سوئیسرا لە هەوڵی ئەوەدایە دەست بکە بە تاقیکردنەوەکانی خۆی لەسەر ئەو فڕۆکەیی کە دایناوە بە وزەی خۆر بڕوا بەڕێوە و دەشڵێت ئەم فڕۆکەیە توانای ئەوەی هەیە گەشت بە سەرانسەری جیهاندا بکە بە وزەی خۆر. فڕۆکەوانێکی سوئیسرایی پلانێکی ئاشکرا کردووە دەشێت ببێتە فڕۆکەیەکی مێژوویی کە بە وزەی خۆر کار دەکات. ئەمە یەکەم فڕۆکەیە دەتوانێت بۆ هەفتەیەک بۆ مانگێک بفرێ بەڵام بێگومان پێویستی بە کەشوهەوایەکی گونجاو دەبێت و هەموو سەر لە بەیانیەک پێویستی بە خۆر دەبێت بۆ بەرگاویکردنەوەی پاتریەکەی و بتوانرێت بەردەوامی بە فڕینی خۆی بدا لە کەشوهەوایەکی گونجاودا. لە مانگی داهاتوودا تاقیکردنەوەکان لەسەر ئەم فڕۆکەیە دەست پێ دەکەن وەک ئامادەکاریەک بۆ ئەو پلانەی هەیە تا ئەم فڕۆکەیە گەشتێک بە سەرانسەری جیهاندا بکات. قەبارەی فڕۆکەکە هەمان قەبارەی فڕۆکەی جامبۆی نەفەر هەڵگیری هەیە بەڵام بارستایەکەی هێندەی ئۆتۆمبیلێکی گەورە دەبێت ئەمەش چونکە لە بری تانکی سوتەمەنی فڕۆکەکە 17,000 خانەی گۆڕینی وزەی خۆری هەیە. فڕۆکەوانەکە دەڵێت وەها چاوەڕوان دەکات لە ماوەی 5 شەو و ڕۆژدا فڕۆکەکە بتوانێت گەشتێک بە سەرانسەری جیهاندا بکات. ئەم فڕۆکەیە نۆژەن کراوەی فڕۆکەیەکی ترە کە 5 ساڵ لەمەوبەر دروست کرا و لە ساڵی پاردا گەشتێکی بە سەرانسەری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا کرد. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. خۆشەویستانم لەگەڵ ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح دێینە کۆتایی بەرنامەی 102 کورد کۆنێکشن تا بەرنامەی داهاتوومان هەر شاد و سەرفراز بن.